بە کۆی دەنگی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئامادەبوو بە بڕیارماندا کە پشتیوانی و پشگیری لە بە پارێزگابوونی هەڵەبجە بکەین و هەڵەبجە ببێتە نۆزەمین پارێزگای عێراق و چوارەمین پارێزگا لە هەرێمی کوردستان. شایستەی ئەوەیە کە هەموو لایەک پشتیوانی و پشتگیری بکەین، چی ئەمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە بە شانازی و پشتیوانیەکەین وەچی هەرێمی کوردستان وەچی عێراقی فیدرال پێویستە لە بەرامبەر ئەو هەموو قوربانی کە داوێتی هەموو لایەک پشتیوانی بکەن و هەموو ڕێکارە یاسایی و ئیداریەکانی تەواو بێ بۆەوەی ببێ بە پارێزگا و لە ئەنجامی بە پارێزگابوونی هەم داواکەین کە حکوومەتی عێراقی فیدرال و حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی زیاتر و باشتر بۆی بتوانێت هەم بودجەی تایبەتی بۆ تەرخانکەن و هەم بتوانن پرۆژەی خزمەتگوزاری و استراتیجی ئەوەی کە پێویستە بۆ پارێزگای هەڵەبجە پێشکەش بکرێ و جگە لە پرۆژەکان لە ڕووی دەرونیشەوە لە ڕووی تەندروستی و پەروەردەییشەوەی کە پێویستە پێشکەشی پارێزگای هەڵەبجە بکرێت. بەداخەوە بە ئەم بەیانەیە پێش کۆبوونەوەکان نووسراوێکی پارێزگای هەڵەبجەمان پێگەیشتووە کە نا بەڕێز پارێزگاری هەڵەبجەوە نا جێگرەکەی ئاماژیان بۆ داوە کە ناتوانن ئامادە بن، کەمە پێمان وایە ئەمە جێی نیگەرانی سەرۆکایەتی و تەواوی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوو کە ئێمە بۆ بابەتێک کۆبوونێتەوە کە پەیوەستە بە پارێزگای هەڵەبجەوە.